لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 33 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بەمەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوە بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وإن كنتم في ريب مما نزلنا على عبدنا فأتوا بسورة من مثله وادعوا شهداءكم من دون الله إن كنتم صادقين فإن لم تفعلوا ولن تفعلوا فاتقوا النار التي وقودها الناس والحجارة أعدت للكافرين. بەڵێ خۆشەویستان، لەوانەیە ڕابردوو کەمێک لە خزمەت ئاەتیەکەم وەستاین کەوا خوای گەورە سوبحانەهو وتەعالە ئیشارەت بە پێغەمبەرایەتی محەممەد الموستەفا دەکا صلی الله عليه وسلم و هەروەها باز لەوەی دەکا کەوا قورئانی پیرۆز کەلامی خوایە دابەزیە لە بۆ محەممەد الموستەفا صلی الله عليه وسلم کە بەهۆیەوە بوویتە پێغەمبەری خوا. جا فەرمووی ئەگەر شەک و گومانتان هەیە لەو قورئانی کەوا دامان بەزاندێ لە بۆ بەندەکەی خۆمان دەی لە بەرامبەردا فەئتوا بسوورەت من مثله، ئەوانەی کەوا شەک و گومانیان هەیە بەرامبەرەوەی کەوا قورئان کتێبی خوایە سوبحانەهو وتەعالە کە شەک و گومانیان هەیە لەوەی کە قورئان کتێبی خوایە لە مقابلدا یعنی ماناکەی وا دەبەخشی کە گوایە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەلای خۆیەوە ئیفترا لەسەر خوا دەکە والعیاذ بالله، بە خۆی نووسیتیەوە ئیدعای ئەوەی دەکات کەوا کەلامی خوایە والعیاذ بالله. دەی باشە مادەم ئەو شەک و گومانەتان هەیە فەئتوا بسوورەت من مثله، دەی ئەنگۆش بەشەرن وەکو ئەو. بە تایبەتی لە زەمەنی خۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە زەمانێکدا دەژیا کەوا قوڕەیشیەکان بە تایبەتی لە مەکەی ئەهلی فەساحەت و بەلاغەت بوون و معلقاتی سەبع و شعری جاهلی شاهدە لەسەر فەساحەت و بەلاغەتی قوڕەیشیەکان. دەی باشە کە دەڵێن ئەوە کەلامی خوا نییە کەواتە قسەی خۆیتی والعیاذ بالله، دەی باشە ئەنگۆشتستان لەو کەمترە مادام قسەی بەشەرە ئەنگۆش بەشەرن وەکو ئەو، وەکو لە سەرەتای سوورەتیشدا خوای گەورە کە فەرمووی ذلك الكتاب لا ريب فيه بە حروف دەست پێ کرد باسمان کرد کەواتە ئەو قورئانە کەلیماتەکانی لەو پیتانەیە، دەی باشە ئەو پیتانتانە بەردەستە ئەگەر ڕاست دەکەن ئەوە کەلامی خوای گەورە نییە سوبحانەهو وتەعالە، دەی باشە ئەنگۆ چ مانعێک هەیە کەوا بێن بە هەمان شێوە وەکو محەممەد الموستەفا صلی الله عليه وسلم کە ئەنگۆ ئیدعا دەکە کەوا قسەویە لەو ئەنگۆش وەکووی ناتوان شتێکی وا بکەن. دیارە ئەو شتە نەبووە یعنی فەئتوا بسوورەت من مثله وەکو زانایان دەفەرمون سوورەتێک طبعا سوورەت لە چێوە هاتێ مەجموعە ئاەتێک مەسەن ئێستا قورئانی پیرۆز 114 سوورەتە، هەر مەجموعە ئاەتێک پێدەگوترێ سوورەت لێ پێگوترێ سوورەت لە سوور هاتێ وەکو زانایان دەفەرمون سوور المەدینە شوورای ئەو مەدینەیە ئەو شارە واتە ئەو شتانی لەو شاردایە لە خۆی داگرتێ. ئیتر سوورەتیش واتە چەند ئاەتێک لە خۆدا دەگرێ ناوێکی لێ دەنرێ سوورەتی ئەلبەقەرە سوورەتی ئالی عیمران سوورەتی ئەلکەوثەر کەواتە فەئتوا بسوورەت من مثله. وەکو زانایان دەفەرمون ئەوجا لێرەدا سوورەتێک بینن هاوشێوەی ویبی سوورەتەکەش لێرە بە نەکیرە هاتێ واتە هەر سوورەتێک بی کورد بیان درێژ وەکو سوورەتی ئەلبەقەرە بی دوو جوز و نیوە یان وەکو سوورەتی ئەلکەوثەر بی کەوە کورتترین سوورەتە وەکو لە مصحەفدا هەمومان دەیزانین. ئیتر کورتترین سوورەت بین ئەگەر ڕاست دەکەن. طبعا لە جێگایت کە خوای گەورە باز لەوە دەکا کتابێک وەکو هاوشێوەبی یاخد 10 سوورەت وەکو لێرە دەفەرمی یەک سوورەت لە ئەلفاظ و لە کەلیماتەکانی وەکووی بە قووەت بی وەکو قورئانی پیرۆز سوڵتان و هەیبەت هەیە لەسەر دروست دەروونەکان وەکو قورئانی پیرۆز لەو ماناواتانەی کە تێیدایە وەکو ئەو بی سبحان الله نییە و ناشبی وتمت كلمة ربك صدقا وعدلا. كلماتي پەروەردگار سبحانه وتعالى قورئانی پیرۆز کە کەلامی خوای گەورە سبحانه وتعالى صدق و عدلە واتە هەموو ئەو ئەخبارانەی ڕابردوو داهاتوو کە باسکە هەر هەمووی ڕاستە
وهمو أحكام كان كتير هر همو عدله بهيت شيوك لا يأتيه الباطل من بين يديه ولا من خلفه باطلنا حقيل لا بيشين ولا باشتريش بهيت شيوك ناتنا قرآن بيروز كلام إخوائي سبحانه وتعالى لويا قل لئن اجتمعت الإنس والجن على أن يأتوا بمثل هذا القرآن لا يأتون بمثله إنس وجن هر همو يخرببنوا بيعني كتابك وكوها شوي قرآن لا يأتون بمثله ناتوان بهن ولو كان بعضهم لبعض ظهيرا أجر بيتو هنديش لبو هنديك نكريك ولا لا خريق بي هموي بيك وبشتوان يكتب ناتوانن كواتا فأتوا بصورة من مثله ديارا لو أنا كسانك لا هر زمانك ده ادعاء بكن بلام ادعاء أويك وفعلا بفعلي تنكسك شاهدي بدا لا أهل إنصاف كوافعنا هاوشيوي ويا هاوشاني ويا يعني بون منا بابلين لزماني بيغمبر صلى الله عليه وسلم كسيش وكو مسيلمة كمشهور بمسيلمة كذاب لبري قورترين درو دكا كاتكوا ادعاء بيغمبراتي دكا كاتكا عمري كوريعاس هيشتا مسلمان نبو روجي كان ديار برادراتي ودوستاتي لقل مسيلمة هبوا دسي تلاي مسيلمة كاتك دادنش للاي مسيلمة ليد برزالي باشا لو فتريت سدا بزيا على صاحبكم طبعا بحكم هردوك لا قريشينا ديت سدا بزيا لبو برادر كتان مقصدي بيغمبر صلى الله عليه وسلم تفهمي والله لو فتري صورتي شلو دا بزيا صورتي شي زور كرد بلام زور بليغ وبقوة ضليت سي صورتك اجدي صورتي عصر صورتي العصر اللي دخنت والعصر ان الانسان لفي خسر الى اخر صورتك ضل ابيش مسيلمة كمك رادميني وفكر ذكاتوا ضل لقد انزل علي مثلها امنيش هاو شيوي بملو دا بزي أبيان صورتي العصر والعصر إن الإنسان لفي خسر أبيان جدري يا وبر يا وبر إنما أنت أذنان وصد وسترك حقر النقر سبحان الله أخ أول شيء العصر لشيء آيات القرآن لشيء معناي أول شيء معناي أول شيء كلمات هيبة سلطان أول شيء إيوي لشيء ضل أوزاك أوشتاني باسكر ضل با عمري كوري عاصيقو درباري أوي كلبو پیغمبر هاتی صلی الله علیه وسلم گوته زور وجیزه زور بلیغه دی باش ادی اوی کلم نجولی بو یا وبر یا وبر ادی اوی کو هل دسنجینی داره عمرو كوري عاصيش بيجو يا مسيلمة إنك تعلم بأنني أعلم بأنك تكذب يا مسيلمة أتساق دزاني كأمن دزانم أتدروي دكي كواتب راستي لو أنا كسانش وكو مسيلمي بينو هاتبن كوا ادعاء بكن وكو قرآني بيروز دتوانن بوشي ويقسيق بلا هاوشي وي بلام آية وايا ديار ونيا إتر خواي قول تحدادك فأتوا بصورة من مثله يك صورة أجر كرتري صورة يجبي وك صورة الكوثر وك صورة العصر بلام هاوشي وي بيبي لكلمات لمعاني بوشي وي هو هيبة سلطانها بي وادعوا شهداءكم من دون الله شهداءكم قلت ما واتا أوانيك وأنتم تشهدون لهم بالألوهية أوانيك وأنقو شاهد الدن بخواتي أوان دي بأوانج بين ياخذ شهداء وكو عندك درين شاهد بمعنى الشهداء جمع الشاهد الشاهد بمعنى حاضر واتا أو أعوانها وكارانينجو كهركاتك داوام كان للانجو حاضرا دي همو هيزو دا صلاة خوتان كوكانوا أوانيك بخوان دزان غير الله سبحانه وتعالى أوانيك أوانيك يارمتي درينجون أوانيك لمزلستان حاضر ببردوامي هم ياخر كانوا لبوي كوا يك سورة بهموتان بتوان هاوشوي قرآن بي إن كنتم صادق أجر نقول راس دكن كوا أو كلام الله نية والعياذ بالله أو زاد فإن لم تفعلوا ولن تفعلوا فإن لم تفعلوا أجر نتان كير هتاكو استا لرابردو لاستا نتان كرديو نتان توانية فإن لم تفعلوا ولن تفعلوا لن لبو التأبيد وكزانا دفنون واتليرو حتى يجناتوان ولن تفعلوا ناشتوان سبحان الله يترتمش هذا ويقلم عزات كان قرآن في روزة أو تحدى زيادة له 1438 صال بسر هجرة بيغمبر داتي باريا صلى الله عليه وسلم أو همو دجمني هبوه لا أبو لهب وأبو جهل أهواني لدواي أو دين حتى كو استاو حتى روج قيامتش أو همو دجمني هي أو همو كسيك واتهامي كان كوا كلام الله دي ورن هاوشي قرآن بيشكش كان خوي يقول فرمي نتان تواني وناش توانن سبحان الله فعلا كزني تواني وكسج ناتواني
فإن لم تفعلوا ولن تفعلوا کەواتە ئێستا ئێمە کە لە دوای 1438 ساڵ لە دوای هیجرەتی پێغەمبەردا دەژین صلی الله عليه وسلم ئێستا زیاتر ئێمە یەقینمان لۆ پەیدا بووە لەبەرەوەی 1438 ساڵ بەسەر هیجرەتی پێغەمبەردا تۆ ڕۆیشتە صلی الله عليه وسلم کەس نەیتوانێ و کەسیش ناتوانێ ئەو بەڵگەیە لەسەر ئەوەی کەوا کەلامی خوا سبحانه وتعالى محمد رسول الله صلى الله عليه وسلم فإن لم تفعلوا ولن تفعلوا فاتقوا النار التي وقودها الناس والحجارة فاتقوا النار کەواتە ئەگەر نەتانتوانیە و ناشتوانن دەی شتێکی وا مەکەن کەوا عینادی لەگەڵ ئەو قورئانە بکەن کە ڕاست بە یەقینەوە دەزانەوە کەلام اللهە لۆ عینادی دەکەن لۆ یاخی بووینە دەی تەسلیم بن کەوا کەلام الله و ئاعتراف بکەن ئەگەر نەتیجەی ئەو یاخی بوونە خۆتان لە بۆ جەهەنەم ئامادە بکەن ئەگەر تەسلیم بن تاوکو پارێزراو بن لە ئاگرێک کە چاوەڕوانتان دەکا واتە هەر کەسێک ئینکاری قورئانی پیرۆز بکە وەکو زانن ئینکاری یەک ئاەتی قورئانی پیرۆز بکە ئینکاری یەک ئاەتی قورئانی پیرۆز بکە ئیستهزا بە یەک ئاەت و بە یەک کەلیمەی خوای گەورە بکە والعیاذ بالله با خۆی لە بۆ جەهەنەم ئامادە بکە فاتقوا النار التي وقودها الناس والحجارة لبو ئاگرێک خۆتان بپارێزن ئیمان بە قورئان بین و تەسلیمی بن خۆتان پارێزن لە ئاگرێک کەوا ئامادە کرایە لە بۆ کافران وعدت للکافرین ئەوەی کەوا کافرە بە قورئانی پیرۆز ئاگرێک کەوا وەقودەکەی سوتەمەنیەکەی الناس والحجارة واتە خەڵکی و بەرد وەکو زۆری ڕێزان دەفەرمێنەوە حیجارة من کبریت واتە بەردێک لە کبریتە لۆ کبریت دەڵێن لەبەرەوەی کبریت چەند صیفەتێکی هەیە زوو گڕ دەگری دووکەڵی زۆرە زۆر گەرم دەبی زۆر عەجایب بە لاشەی ئینسانەکان دەنووسێ و لێی نابیتەوە إلى آخر الوصف کەواتە حیجارة من کبریتە هەندێک لە زانان دەفەرمێ ئەو ئاتە بەوەی تەفسیر دەکرێت کە خوای گەورە لە سوورەتی الأنبیا دەفەرمی بە کەسانشی مشریک دەفەرمی فإنكم وما تعبدون من دون الله حصب جهنم أنتم لها واردون بخوتان و بەو بت و سەنەمانەی کەوا دەیپەرستن لە غەیری ئەڵڵا ئەنگۆ دەبنە سوتەمەنی جەهەنەم خوا پەنامان بدا کەواتە بەخۆیان و پەرستراوەکانیان لە غەیری خوا بەخۆیان و پەرستراوەکانیان لە غەیری خوا کە زۆربەی لە بت و سەنەم بووە دەفەرمی دەبنە وەقود و سوتەمەنی جەهەنەم لۆ پەرستراوەکەشی لەبەرەوەی ئەو پەرستراوەی کە ئەو وا تێدەگەیشت بەهانای دێ ئێستا ئەو لەگەڵیتی لە جەهەنەم خوا پەنامان بدا ئیتر ئەو ئاگرەی کەوا لە ئینسانەکان و لە حیجارە و لە بەرد سوتەمەنیەکەی بەوی گڕدەخوا كلما خەبەت زدناهم سعیرا هەر کاتێک ئەو ئاگرە بێوێ دامرکێتەوە خوای گەورە دەفەرمی زدناهم سعیرا سعیر و ئاگری زیاتر دەکەین لە بۆیان خوا پەنامان بداتن کەواتە خۆتان پارێزن لەو ئاگرەی ئوعیدەت ئامادە کرایە بۆ کەسانێکی للکافرین لە بۆ کافران ئامادە کرایە کەواتە وەکو زانان دەفەرمون ئوعیدەت للکافرین بەڵگەی لەسەرەوەی هەر کەسێک کوفر بە قورئان بکە اعترافی پێ نەکا کەوا کەلام اللهە و اعتراف بە پێغەمبەر نەکا صلی الله عليه وسلم ئەو کافرە و مەسیریشی جەهەنەمە ئوعیدەت للکافرین و هەروەها بەڵگەی لەسەرەوەی کەوا ئەسڵ لە جەهەنەم لە بۆ کافران ئامادە کرایە کەسانێکی موحید مسلمان ئەگەر بستن ناو جەهەنەم بە گوناه و تاوانەکانیان ئەوە وەکو کاتی دەچنێ بە ڕەحمەتی خوای گەورە مادەم لەسەر تەوحید مردێ ئەوە دێتەوە دەرێ لەبەرەوەی مەقام و جێگای ئەبەدی لە بۆ کافرانە و هەروە ئوعیدەت للکافرین زانان دەفەرمون ئەوەش لێوە دەگیرێت کەوا خوای گەورە دەفەرمێ ئوعیدەت واتە ئامادە کرایە کەواتە جەهەنەم ئێستا مەوجودە بەهەشتیش مەوجودە کەواتە ئیعتیقادی ئەهلی سونە و جەماعە بەهەشت و جەهەنەم هەردووچیان مەوجودن ئامادە کراینە لە بۆ کەسانێک بەهەشتەکە لە بۆ کەسانێکی متەقی موحید خوای گەورە ئەمان بژمێری و جەهەنەمیش لە بۆ کەسانێکی مشریک و کافر خوا پەنامان بدات هەردووچیان ئامادە کرایە هەردووچیان ئامادە کرایە وەکو لە ئیعتیقادی ئەهلی سونە و جەماعە بەهەشت و جەهەنەم ئامادە کرایە بەڵام کەسیش نەچوویتە ناوی هەتا ڕۆژی قیامەت ئەوەی کەوا دەمری ئەوە لە حیاتی بەرزەخیدایە لە خۆشییان لە ناخۆشی بە بەڵگەی چەندین ئاەت و چەندین فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەڵام چوونە ناوی حەقیقی لە ڕۆژی قیامەت دەست پێ دەکات لە دوای حساب و کتاب خوای گەورە پەنامان بدە لە خوای گەورە دەپاڕێمین لەو کەسانمی کەوا ئەهلی بەهەشت بین خوای گەورە پەنامان بدە لە جەهەنەم و لەو صیفاتانی کەوا تووشی جەهەنەمیشمان دەکات وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين
لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون